هەموو دنیا بە دەستی مێشولەوە گیری خواردووە کەچی ئەمریکا بە دەستی ئەنخەست 32 ملیۆن مێشولە بڵاو دەکاتەوە. ئەمە پلانێکی سەیر و سەرشێتانەی کۆمپانیای گۆگڵە، بەڵام دوای چەند ساڵێک ئەنجامەکەی دەبینن. ئەم پرۆژەی گۆگڵ ناوی لێنراوە دیبەگ، لە ساڵی یەکەمدا 16 ملیۆن و ساڵی دووەمیش هەمان ژمارەی مێشولە لە ویلایەتەکانی فلۆریدا و کالیفۆرنیا بڵاو دەکرێتەوە. بەڵام مێشولەکان هەمووی نێرن. ئەگەر دەپرسن بۆچی مێشولەی نێرینە، لەبەر ئەوەیە مێشولە نێرەکان بە مرۆڤەوە نادەن و نەخۆشی ناگوازنەوە. هەموو ئەم 32 ملیۆن مێشولەیە لە ڕووی بایۆلۆجیەوە دەستکاری کراون و جۆرە بەکتریایەکی سروشتیان تیا جێکراوەتەوە کەوا دەکات پاش جوودبوونیان هێلکەی مێینەکە کەڵکی ئەوەی نەمێنێت نەپیتێنرێت. بەمەش مێشولەی تازە دروست نابێت و وردە وردە ژمارەیان کەم دەبێتەوە. گوگڵ دەڵێ ئەم ڕێگایە زۆر باشترە لەوەی بە دەرمان و مادەی کیمیایی ژمارەی مێشولەکان کەم بکرێتەوە.